سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ هەندێک هەواڵ نوێتان پێشکەش دەکەم. سەرەتا پێش ئەوەی بچۆن سەر هەواڵەکان داوای لێبوردن نەکەم کە هەواڵی ئەم جارەیان تۆزێک تاخیر بوو، دەتوانم بڵێم نزیکەی 2 هەفتەی خایاند، بەڵام بەهۆی سەرقاڵی ویشوکارەوە نەمتوانی هەم ڤیدیۆی زۆر هەمیش هەواڵی ڤیدیۆ هەواڵەکان بکەم، هەر بۆیەشە تا ئاستێک تاخیر بوو. هەرچۆنێک بێ بابچینە سەر یەکەم هەواڵەکان. سیانەی ستار وۆرز قەرارە بگەڕێتەوە و سیانەیەکی نوێ بەرهەم بهێنرێت. دەرهێنەرەکەشی بریتیە لە دەرهێنەری فیلمەکانی ئێکسمێن کە دەرهێنەرێکی زۆر بەناوبانگە، بۆشە توان بڵێن هیوای زیاترمان پێدات بۆ ئەو سیانەیە کە لانی کەم لە سیانەی پێشتر باشتر بێت، کە دەتوان بڵێن تا ئاستێک بەگشتی جیهانەکە ئەو تەچی خۆی دەستدا بوو. هیوادارم ئەویان باشتر بێ. مەکۆڵی کۆڵکین کە ئەکتەری سەرەکی بوو لە فیلمی هۆم ئەلۆن و زۆرمان یادگاریمان لەگەڵی هەیە کە فیلمەکە زۆر بەناوبانگە و لە کۆندا کە لەوەتەی پەخشکراوە بەتابەتی لە 30 ساڵەکان زۆر لە کەناڵ شتەکان لێ دێنەوە، کە فیلمێکی زۆر کۆمێدی و سەنجڕاکێشە. پێشتر لە فیلم وشت کەم بەشداری کردووە و لە بابەتی ئەکتینی ئەوانە زۆر بەشداری نەکردووە، بەڵام ئێستا ڕاگەیەندرا کە لە بەشی دووەم لە وەرزی دووەمی زنجیرەی فاڵاوت بەشداری دەکات و ڕۆڵێکی سەرەکی دەبێت. ئەمەش بۆ خودی ئەکتەرەکە هەواڵ دڵخۆشکەرە کە دەبین ئەکتەرێکی کۆن و سەنجڕاکێش و ئەوەی کە خۆشەویست زۆری بە ئێمە داوا دەگەڕێتەوە، بەڵام لە هەمان کاتدا جێگەی پرسیار و جێگەی گومانە کە ئایا ئەمە دەبێت بە تاکەوەکات تا ئەو ئەکتەر هەڵبژێن، یان ئایا بەدلی لە ڕووی ئەکتین ئەوانە هێشتا شارەزای ئەو باشە تا بتوانێت لە زنجیرەیەکی ئاوا ناوازە کە وەرزی یەکەمی زۆر باش بوو بتوانێت بەشدار بکات و ڕۆڵێکی سەرەکی شێبێت. تەمان تا ئێستا ڕانەگەیەندراوە کە کەی وەرزی دووەم بڵاو دەکرێتەوە، بەڵام ئێستا بە فەرمی ڕاگەیەندراوە کە وەرزی دووەمی دەبێت. شتێک تریش کە وەرزی دووەمی بڵاو کرایەوە تەنانەت ساڵەکەشی ڕاگەیەندرا و ناوی بڵێن ئەڵقەکانیش ڕاگەیەندرا، سترێنجەر تینگز، کە زۆر بەمان بەپەرۆشین کە دوای وەرزی کە وەرزی پێنجەم ببینین ڕاگەیەندرا کە بەڵێ لە ساڵی داهاتوو ساڵ 2025 بڵاو دەکرێتەوە و لە هەمان کاتدا ناوی ئەڵقەکانیش بڵاو کرایەوە، بەڵام بە دیاریکراوی کاتی بەروارەکە و کاتی پەخشکردنەکەی بڵاو نەکراوەتەوە. فیلمی بلاک فۆن کە بەشی یەکەمی سەرکەوتنێکی باش بەدەستهێنا، فیلمێکی ترسناک بوو، بەشی دووەمی ڕاگەیەندرا و ڕاگەیەندرا لە 17 ساڵی 2025 بەشی دووەمی پەخش دەکرێت. تا ئێستا دیار نییە کە هەمان ئەکتەرەکانی بەش پێشتر دەگەڕنەوە بەتابەتی لە خراپەکارە سەرەکیەکە، بەڵام ڕاگەیەندرا کە بەشی دووەمی لە بەرهەمهێناندایە و لەو بەروارە بڵاو دەبێتەوە. فیلمی پادینگتن کە پێشتر دوو بەشی هەبووە و یەکێک بوو لە باشترین فیلمەکان و ڕێتینگی زۆر بەرزیان بەدەستهێناوە بەتابەتی لە فیلمە خانەوادەییەکان. بەشی سێمی کە بریتە لە پادینگتن لە پیرۆ ڕێتینگی 94 بەدەستهێنا و قەرار لەم چەند ڕۆژانەی داهاتوودا لە سینەماکان پەخش بکرێت. ترەیلەری وەرزی دووەمی زنجیرەی سایلۆ بڵاو کرایەوە و ڕاگەیەندرا کە 15 ئەم مانگە واتە 15 لە ئەپڵ تیڤی یەکەم ئاڵلقەی بڵاو دەکرێتەوە پەخش دەکرێت. فیلمی گادزیلا ماینس وان کە فیلمێکی یابانی بوو سەرکەوتنی زۆری بەدەستهێنا و دەتوان بڵێم لە زنجیرە فیلمەکانی گادزیلا تا ئێستا لە هەمویان سەرنجڕاکێشتر و سەرکەوتووتر بووە. ئێستا بەشی دووەمی ڕاگەیەندرا و هەمان دەرهێنەری پێشتر دەگەڕێنەوە تاکو و بەشی دووەمی بەرهەم بهێنن. نازانین کە بە هەمان شێوە باس لە جەنگی جیهانی ئەو کاتە دەکات یاخود چیرۆکێکی جیاوازە و گادزیلایەکی نوێیە، بەڵام دەزانین کە هەمان ستاف و هەمان بڵێن بەرهەمهێنەران دەگەڕێنەوە. دەنگۆیەک هەیە کە جۆکەری فیلمەکانی باتمان کە سەر بە بڵێن جیهانی دیسین و مادریڤس بەشی یەکەم بەرهەمهێنا و بەم دوایانە زنجیرەی پەنگوینی بەرهەمهێنا. دەنگۆی ئەوە هەیە کە ئەو جۆکەرە دەرکەوتنی لە بەشی دووەمی باتمان دەبێت و لە هەمان کاتدا لە زنجیرەیەش تایبەتیش کە باس لە خۆی دەکات و زنجیرەیەش تایبەت بە جۆکەر بەرهەم دەهێنرێت کە باس لە نێوان باتمانی دووەم لەگەڵ باتمانی سێم دەکات. طبعا ئەمە تا ئێستا دیاکراوە نییە، بەڵام باس لەو دەکات کە جۆکەرێک کە بێری کوگن ڕۆڵەکەی دەجێڕێت و سەر بە جیهانی باتمانی ماتریڤسە کە پێشتر فیلمەکەمان و زنجیرەی پەنگوینمان لێبینی، باس لەوە دەکات کە زنجیرەیەک تایبەت بۆ جۆکەرە بەرهەم دەهێنرێت. فیلمێش تایبەت بە جیهانی گێم ئۆف ترۆنز پێشتر ڤیدیۆم لەبارەیەوە کردووە و درێژەی بابەتەکەم باس لێوە کردووە، ئێستا لە یوتیوب بەردەستە، دەتوان بچن لەوێ هەم ئەو بابەتە و بابەتی زیاتری سیر بکەن. بەڵام ڕاگەیەندا کە ئێستا لە وارن برۆس کار لەسەر فیلمێک دەکرێت کە سەر بە جیهانی گێم ئۆف ترۆنزە. ئەگەر دەتانەوێت هەواڵی زیاتر بزان لە یوتیوب سیر بکەن. فیلمی میشن ئیمپۆسیبل لە ڕۆڵگێڕانی تۆم کروز کە ئەکتەری زۆر بەناوبانگە و زۆر سەرکەوتوو بەتایبەتی لە هات ئەکشنە بڵێن سەرکەشیەکان دوایین بەشی ڕاگەیەندا و ترێلەرێکی بڵاو کرایەوە، لە هەمان کاتدا پۆستەرەکەشی بڵاو کرایەوە و ناوی فیلمەکەش بریتیە لە میشن ئیمپۆسیبل فاینەل ڕێکەنین. تاوان بەپێ ئەوەی کە ئێستا بڵاو کراوەتەوە ئەمەیان دوایین بەشی دەبێت و ئەگەری کەمتری هەیە کە بەشی زیاتری بەرهەم بهێنرێ، بەڵام خۆتان دەزانن کە ئەو بەشانە هەر دووبارە دەکرێنەوە، بۆیە ئەگەرێک هەیە کە لەوانە لە داهاتوودا فیلمەکە دووبارە ڕیمێک و شتیوای بۆ بکرێتەوە. هەرچۆنێک بێ ئەوەی کە تۆم کروز ڕۆڵەکەی دەجێڕێت ئێستا بڵاو کراوەتەوە و قەرارە ساڵی داهاتوو
بڵێن بەتەواوی فیلمەکە لە سینەماکان پەخش بکرێت. ئێستا تەنیا ترێلەر و پۆستەرەکەی بڵاوکراوەتەوە. زنجیرەیەشتر کە سەر بە جیهانی ستار وۆرزە، بەڵام زنجیرەی زۆر سازراشێشە و پێشتر وەرزی یەکەمی سەرکەوتنی هەم لە ڕێتنجی خەڵک هەم لە ڕێخنەکدان بەدەستهێنا. زنجیرەی ئەندۆر ئێستا وەرزی دووەمە ڕاگەیەندرا و ڕاگەیەندرا لە 22 چواری ساڵ 2025 لە دیزنی پڵەس دەست بە پەخشکردنی ئەو زنجیرەیە دەکرێت. جا ئەم زنجیرەیە یەکێک لەو زنجیرانەی کە بتوانم بڵێم کەم بوون لەو دوایانە کە سەر بە جیهانی ستار وۆرز بن و زنجیرەی سەرکەوتوو بن. پێشنیار دەکەم کە ئەگەر حەز بە جیهانەکە دەکەن ئەو زنجیرەیە لە کەش خۆدان بدەن، چونکە بەڕاستی زنجیرەیەکی زۆر ناوازە بوو. ترێلەر و پۆستەری فیلمی نوێی کاپتن ئەمریکا بە ناوی کاپتن ئەمریکا برێڤ نیو وۆرلد بڵاوکرایەوە کە ڕۆڵەکەی ئەو جارە کاپتن ئەمریکا لەلایەن ئەنتۆنی مەکی دەجێڕدرێت کە دوای ئەوەی ستیڤ ڕۆجەرز نەما ئێستا ئەنتۆنی مەکی بووە بە بڵێن کارکتەری کاپتن ئەمریکا و لە هەمان کاتدا ئەوە زۆر سەنجاکێشە ڕێد هۆڵکیش تێدا بەدەست دەکەوێت کە هاریسن فۆرد بڵێن ڕۆڵەکەی دەجێڕێت وەکو خراپەکاری ناو فیلمەکە وایە و قەراریشە فیلمەکە لە 4/2 ساڵی 2025 لە سینەماکان پەخش بکرێت و چاڕوانی سەرکەوتنی زۆر گەورە لێ دەکرێت. فیلمێشتریش کە هەر سەر بە جیهانی مارڤڵ و ئەوانەیە Thunderbolts کە بە هەمان شێوە ترێلەر و شتەکەی بڵاو کراوە. جا فیلمەکە باس لە ئەنتای هیرۆکان دەکە ئەوانەی کە پاڵەوان نین بەڵام خراپەکاریش نین وەکو لۆکی و ئەوانە، بەتایبەتی ئەوەی کە لێرە لەو فیلمە بەشداری دەکات بەکی کە پێشتر لەگەڵ ستیڤ ڕۆجەرز و کاپتن ئەمریکا ئەواندا زۆر هەبووە. زۆرێکە لە نێوان پاڵەوان و خراپەکارەکاندایە پاڵەوانی تەواونی بەڵام خراپەکاریش نییە، پێیان دەڵێن ئەنتا هیرۆکان. بەکی یەکێک لەوانەیە وە چەندان کارەکتەرن ئەوانیش ترێلەر شتەکانیان بڵاو کرایەوە و پۆستەر شتەکانیان بڵاو کرایەوە و بڵاوش کرایەوە کە 2/5 ساڵی 2025 لە سینەماکان بڵاو دەبێتەوە. هەرێکە لە زندەیە و ئان هاثوێ کە دوو ئەکتەری زۆر ناوازە و نایابن لە ڕۆڵجێڕان زیاد کران بۆ کاستی فیلمە نوێەکەی کریستۆفەر نۆلان لە پاڵ هەریەکە لە تۆم هۆڵاند و مات دیمن. جا ئەمە بەپێی ستافەکە بێژێکی زۆر زەخمی دەداچی هەرچەندە فیلمەکانی کریستۆفەر نۆلان لەبەر ئەوەی هەموویان لە لووتکەدان بەگشتی ستافەکەیان زۆر بەهێز و بڵێن شان بە فیلمەکانی ئەوە. ئێستا ستافەکە کە ئاوا بەهێز ئەو کارکتەر ناوازانی تێدان بێگومان لەوانەیە فیلمێکی بە هەمان شێوەی فیلمەکانی پێشتر فیلمێکی زۆر سەرکەوتو ناوازە بێ و بەپێی ئەوەی کە ڕاگەیەندراوە هەفتەی ماجی هەفتی ساڵی 2025 ئەو فیلمە پەخش دەکرێت. ئێمە نازان فیلمەکە باسی دەکات و ژان و شتەکانی چین، تەنیا دەزانین کە ئەوانە بۆ کاستی فیلمەکە زیاد کراوە. دێنزل واشنتن کە بە هەمان شێوە ئەکتەرێکی زۆر ناوازەیە کاست کراوە ڕاگەیەندرا کە بەشدار دەبێت لە بەشی سێمی فیلمی بلاک پانتەر لە هەمووشی سێتر و ناوازتر ئەوەیە کە ڕۆلی سەرشتیا دەجێڕێت. جا نازانین کە خودی کارکتەری بلاک پانتەر ئەو دەیجێڕێت یاخودنا، بەڵام دەزانین کە کاست کراوە بۆ ڕۆلی سەرەشی لە فیلمی بلاک پانتەر کە سەر بە جیهانی مارڤڵە. فیلمی ئەنیمێشنی ئایس ئێج کە تا ئێستا 5 بەشی بڵاوکراوەتەوە بەشی شەشەم ڕاگەیەندرا هەواڵی زیاتر لەبارەوە نازانین، بەڵام دەزانین کە ئێستا دیزنی کار لەسەر بەش شەشەمی دەکات. لە هەواڵشی نافەرمی بەڵام زۆر دڵخۆشکەر ئەگەر وابێ باس لەوە دەکرێت کە جۆرج ئار مارتن کە بەرهەمهێنەر و دامەزرێنەری جیهانی گێم ئۆف فرۆنسا لەگەڵ مەیزی ویلیامز کە ڕۆلی ئاریای دەجێڕات لە زنجیرەی گێم ئۆف فرۆنس لەگەڵ ئەو کۆبۆتەوە و باسییان لە پرۆژەیەکی داهاتوو کردووە. جا بەپێی ئەوەی کە لەگەڵ ئەو کۆبوونەتەوە بە ئەگەری زۆرەوە باس لە داهاتوو و ڕووداوەکانی دوای گێم ئۆف فرۆنس دەکات، چونکە پێش ئەوە ئاریا بچووک بووە یان دەتوان بڵێن پێش گێم ئۆف فرۆنس ئەسڵەن ئاریابوونی نەبووە، ناکرێت ڕووداوێکی بێڕێک لە نێوان لەناو ڕووداوەکانی گێم ئۆف فرۆنس بێ. بۆیە بە ئەگەری زۆرەوە ئەوەی کە دەڵێن لە کۆتاییەکە کاتێک ئاریا لە گێم ئۆف فرۆنس لە کۆتاییەکەی ڕۆی گوتی لە دوای وێسترۆس چی هەیە ئەوە بگوتی دەمەوێت گەشت بکەم بچم ئەوێ لێ بکۆڵمەوە. ئەگەرێکی زۆر دروست دەکات کە جۆرج ئار مارتن بۆیە لەگەڵ ئەو کۆبێتەوە کە زنجیرەیەک بابەتێک بەرهەم بهێنرێت کە باس لە سەرکەشیەکانی ئاریا بکات لەو شوێنە. بەڵام باسم کرد هیچ شتێک فەرمی نیە و تا ئێستا هیچ شتێک ڕانەگەیەندراوە 100% ئەوەی کە باس دەکرێت تەنیا بڵێن هەندێک دەنگۆیە. لە بۆکس ئۆفیسی ئەم هەفتەیەشدا بەشی سێمی ڤێنم بە ناوی ڤێنم دە لاست دانس لە پلەی یەکەم دێت بە کۆکردنەوەی 16 ملیۆن دلار. فیلمی باشترین ئاهەنگی کریسمس بە کۆکردنەوەی 11 ملیۆن دلار لە پلەی دووەم دێت و فیلمی هەرتیک بە هەمان شەوە 11 ملیۆن دلاری کۆکردەوە لە پلەی سێم دێت. لە پێشنیارەکانی ئەم هەفتەیەشمان وەرزی دووەمی زنجیرەی ئەنیمێشنی ئارکین کە زۆر لە مێژە باس کرد زۆر لە مێژە مەراق بووم ئێستا پارتی یەکەمی بڵاو بۆتەوە واتە سێ ئەڵقەی یەکەمی بڵاو بۆتەوە قەرارە بەخۆی 9 ئەڵقەیە وەرزی دووەمی 9 ئەڵقەیە قەرارە سێ ئەڵقەی لە پارتی یەکەم سێ ئەڵقەی لە پارتی دووەم هەفتەی داهاتوو سێ ئەڵقەش دوای ئەوە لە هەفتەی دوای ئەوە بڵاو بکەینەوە هەر بڵێن هەر 9 ئەڵقەکەی لەو کاتەدا بەردەست دەبن واتە ئێستا سێ ئەڵقەی لە پارتی یەکەم بەردەستە لە وەرزی دووەم. ئەگەر سەیتان نەکردووە پێشنهار دەکەم بزن سەیری وەرزی یەکەم بکەن حەز بە ئەنیمێشن بکەن یاخود نەکەن. پێم وایە پەشەمان نابنەوە لە سێکردنی ئەمە، پێم وایە ئەمە یەکێکە لە باشترین زنجیرەکان کە تا ئێستا بینی بێتم
لە گشت بوارەکان نەتەنیا ئەنیمێشن باس لەوە دەکرێت کە 250 میلیۆن دلار خرج کراوە لە بەرهەمێنانی تەنیا وەرزی دووەمی ئەو زنجیرەیە دا ئێستا سێ ئەڵقەی یەکەمی و ئەو وەرزە بڵاو کراونەتەوە و ئەڵقەی یەکەم و دووەم لەو سێ ئەڵقەیە ڕێتینجی 9.1 هەیە و ئەڵقەی سێمیش ڕێتینجی 9.7 هەیە مەشان ڕێتینێکی زۆر بەرزە پێشنیار دەکەم کە بچن سەیری بکەن حەز بە ئەنیمێشن بکەن یاخودنا. بەشی دووەمی گلادیێتر کە لە ڕووی رەخنەکدانەوە زۆر پەس کراوە هەرچەندە لە ڕۆتمەی تۆتەنی 84% پێدراوە هەرچەندە وەکو ڕێژە زۆرە بەڵام چاوەڕوانی زیاتر دەکرا بەڵام بەگشتی رەخنەکدەکان دەڵێن کێشیان لەوە زیاترە و وەک بڵێن بەو ڕێژەی هەمەخاتێن تەنانەت شایانی نۆت و ئەوانەشە زۆر پەسنی دەکەن بەشی رەخنەکدەکان دەڵێن کە باشترین فیلمەکە تا ئێستا بینیومانە هەندێکیان دەڵێن کە باشترین فیلمی ئەکشنەکە لە ماوەیەکی زۆر کۆنەوە یاخود زۆر لە مێژەوە فیلمی ئاوا ئەکشنی باشمان نەبینیوە باس لە ئەکتینی ئەو بابەتان دەکەم بەتابەت دێنزل واشنگتن باس لەوە دەکرێت کە فیلمەکە شایانی ئەوەی لە سینەما ببینرێت و لەو چەند ڕۆژی داهاتوودا لە سینەماکان پەخش دەکرێت زنجیرەی پەنگوین کە بەم دوایانە وەرز دومی تەواو بووە لەلایەن رەخنەگران لەلایەن خەڵکیەوە پێشوازێکی زۆری لێکراوە لە کۆتاییدا و ئەڵقەی کۆتایی 9.7 هەیە و بەگشتی گشت ئەڵقەکان ڕێتینیان بەرزە ئێستا هەمویان لە HBO بەردەستن و دەتوانن سەیری بکەن ئەگەر سەیری فیلمی یەکەم باتمانتان کرد بێ باشتر لەوە تێدەگەم بەڵام ئەگەر سەیری ویشتان نەکرد بێ پێما بێت چێژ لەوە دەبینە زنجیرەکەش لە جۆری بڵێن سەتەیی و دراما و لە هەمان کاتدا تاوانکاری ئەو بابەتانەیە و پێما بێ چێژ لێ دەبینە. دوایین پێشنیارمان زنجیرەی ڕۆژی جاکات کە ئێدی ڕێدمێن ڕۆڵەکەی دەژێت و لە تۆڕی پیکۆک پەخش دەکرێت ئێستا ڕێتینگێکی زۆر بەرزی بەدەستهێناوە لە سەدا 94 بەدەستهێناوە و زنجیرەکە لە جۆری سیخوڕی ئەوەتانەی وەکو جیمز بۆند و ئەوانە وایە ئەوەش کە لە ترێلەکە دیار بوو زنجیرەی زۆر سەرکەوتوو بوو هیوادارم بچن سەیری بکەن و زنجیرەیەکی ناوازەیە.